سەبارەت بەوەی کە لەسەر چ بنەمایەک خۆم کاندید کردووە هەڵبەتە دوای ئەوەی کە دیراسەی وەزعەکەمان کرد و هەڵسەنگاندنمان بۆ ڕەوشی خەڵک بۆ ڕەوشی سیاسی بۆ ڕەوشی هەڵبژاردنەکان کرد پێمان وابوو کە زەرورە خۆمان کاندید بکەین لە بەرامبەر ئەو هەموو نادادی و بێدادیەی کە لە هەڵبژاردنەکان ئەکرێ و لە بەرامبەر ئەو هەموو گلەی و ناڕەزایانەی کە خەڵک هەیەتی ئێمە پێمان باش بوو وەکو ئەوەی کە حەقی خۆمان کاندید بکەین و ئێمەش خزمەتی خەڵک بکەین و لە شاری کەرکووک بە تایبەتی خەڵک گلەی و گازاندەی زۆر لە هەردوو لایەنی دەسەڵاتدار بە تایبەتی هەیە و بە تایبەتیش لە پەرلەمانتارەکانی خولەکانی ڕابردوو کۆمەڵی وعدیان بە خەڵکدا لەسەر ئەساسی ئەوەی کە دەرچن خزمەتی خەڵککەن بەڵام بەداخەوە نەیانتوانی وەکو پێویست خزمەتی خەڵککەن و هەمووشمانە زانین لە ڕابردوو کەرکووک و کەرکووچیەکان چەندە مەخدور بوون چەندە غەدریان لێکرا و ئەم حیزبانە بەڕاستی هەموو 4 ساڵ جارێک وەکەوەی یعنی ڕاهاتوون دێن داوا لە خەڵکەکان دەنجیان پێ بدەن بەڵام تا 4 ساڵەکە تەواوە بێ جاری کە نایەنەوە لای خەڵک و خزمەتی خەڵک ناکەن وەک پێویست و ئەوەی کە لەسەر ئەستۆیانە لە ڕووی سیاسی لە ڕووی دەستوریەوە لە ڕووی خزمەتی خەڵکەوە وەکو پێویست نین کەمادام وەکو پێویست نەبن ئێمە ئەتوانین ئیش بکەین خبرە و تەجروبەیەکی باشمان هەیە و داوا لە خەڵکی کەرکووکەکەین ئەوانی ناڕازین بە تایبەتی دەنگمان پێ بدەن ئێمە خزمەتیانەکەین و بە دڵنیاییەوە لە خولەکانی پێشوو باشتر کارەکەین و تەجروبەی کەم و کوڕەکانی ئەوان ئەکەین بە زەخیرەیەک بۆ کاری خۆمان و هەوڵەدەین بە دڵنیاییەوە هەوڵەدەین خزمەتی باش بکەین و نایەلین هیچ دەنگدەرێکی ئێمە پەشیمان بێ لەوەی کە دەنگی بێمەداوە من پێم وایە نەگەشتوەتە نیوەچڵیش لە ڕووی دەستوریەوە تەنها ئەوەی کە پێوترێ حبر عەلە وەرەق کە لە دەستوری عێراقا دیاری کراوە کە مادەی 140 تایە و کۆمەڵێک ینی مادە و خاڵ هەیە کە لە بەرژەوەندی کوردستانایە بەڵام نەک هیچی جێبەجێ نەکراوە مادەی 140 یەک هەنگاویش نەچۆتە پێش تەنها بڕێک پارە درا ئەویش پارە بە عەرەبە هاوردەکان زیاتر درا بەداخەوە لە دوای ئەو هەموو نەهامەتیە نوێنەری کورد ڕازی بوو بەوەی کە لە 140 لە مادەی 140 بڕگەی کۆمەکە لە بڕگەی هاوکاری خەڵکە ئاوارەیەک کە دەربەدەر کراوە چەند ساڵ لەسەر ماڵ و حاڵی خۆی 10 ملیۆنی بۆ دانا بەڵام عەرەبێک کە هاتووە و پارەی وەرگرتووە هاتوۆتە سەر خاچی ئاوارەکە 20 ملیۆنیان بێدانا ئەمە لێرەوە نائەدالەتی و بێدەسەڵاتی پارتی و یەکێتی لە خزمەتی خەڵکی کوردستان لێرەوە سەرچاوەی گرت سەبارەت بە یاسای نەوت و غاز ئێمە دەزانین پرۆژەیەکی یاسای نەوت و غاز لە 2007ەوە لە پەرلەمانی عێراقا بەڵام لەبەرەوەی چەند بڕگەیەکی لە بەرژەوەندی هەرێمە پێکهاتەکانی عێراق ڕایان گرتووە نایلن ئەو بابەتە بچێتە پەرلەمان و تێپەڕێت و نوێنەرانی کوردیش نەیانتوانیوە لەسەر ئەو بابەتە محاکەمەی وەزیری معنی بکەن نەیانتوانیوە زەخت لە حکوومەت لە پەرلەمانی عێراق بکەن نەیانتوانیوە لۆبی بکەن نەیانتوانیوە یەک هەنگاویش لێ بچنە پێش سەبارەت بە ئستحقاقاتی پێشمەرگە هەمومان نەزانین لە 15 ساڵی ڕابردوو بە بەردەوامی کورد داوای ئستحقاقی پێشمەرگاکە بۆ یەک جاریش و بۆ یەک وەکوڵێ سنتیشان بۆ پێشمەرگە سەرف نەکردووە بۆیە دەستی پەرلەمانتارانی ڕابردوو کورد بووە و نەیانتوانیوە بەڕاستی ئەوەی لە ئەسەر ئەستۆیانە جێبەجێ بکەن من دەپرسم ئەوانەی باسم کرد ئەو خاڵانەی کە دیارن لە بەرژەوەندی کوردن کە یەک هەنگاویش لێی نەچوینەتە پێش ئەبێ ئەندام پەرلەمانەکانی ڕابردوو شانازی بە چی خۆیانەوە بکەن ئەمە سەرڕای ئەوەی کە میزانی هەرێمی کوردستان بڕا سەرڕای ئەوەی کە هێرش کرایە سەر کوردستان سەرڕای ئەوەی کە لە سەروی هەموو ئەمانەشەوە چوون زۆر نابەرپرسانە دەنجیان بە یاسای حەشتی شەعبیدا کە ئەمە بۆ خۆی خاڵێکە کە نابێ خەڵکی کوردستان ئەمەی لەبیر چێتەوە لەبەرەوە ئێمەمانان کە ئەچینە پەرلەمان ئەگەر هیچمان پێ نەکرێ خۆ دەنگ بە یاسا و ڕێسایەک نادەین دژی هەرێمی کوردستان بێ ئەوان دەنگیان بە یاسای حەشتی شەعبیدا ئێمە دژی دەوەستینەوە هیچمان پێ نەکرێ هەوڵەدەین لۆبی دروستکەین هیچمان پێ نەکرێ پرۆژە تەقدیمەکەین و لە دادگای فیدرالی شکات تۆمارەکەین هیچمان پێ نەکرێ کۆڕ و کۆبوونەوەی نێودەوڵەتی سازەکەین هەوڵەدەین ڕای گشتی بورژێنین سەبارەت بە مافەکانی کورد ئێمە لە پەرلەمان بین هەروە دانانیشین و هیچمان پێ نەکرێ هەوڵەدەین ڕای عالەمی لەسەر ماف و امتیازاتی کورد لە عێراقا بورژێنین قسەی لەسەر بکەین کاری لەسەر بکەین بەداخەوە ئەمانەی کە باسمان کرد
هیچی هەنگاوێکیش نەچۆتە پێش ئەوە بە پێچەوانەوە کورد لە دوای 2023 بۆ دواوە ڕۆشتووە من تێناگەم خەڵکی کوردستان و خەڵکی کەرکووک بە تایبەتی چۆن دەبێ محاکەمەی پەرلەمانتارەکانی ڕابردوو و حیزبەکانیشان بکە کە نەیانتوانیوە یەک هەنگاو لەو بابەتە دەستوریانە بچنە پێش لەبەرەوە ئێستا لەگەڵ 2023 هیچ لە مەسەلەکان نەگۆڕەوە لە ڕووی دەستوریەوە لە ڕووی هەنگاونان و جێبەجێکردنی بڕگە و بابەتەکانی دەستور لەبەرەوە بەڕاستی ئەم دوو حیزبە ئەوەندەی خەمی جیرفانی خۆیان ئەوەندەی خەمی دەوڵەمەندبوونی خۆیان ئەوەندەی خەمی کۆکردنەوەی سامان و شەریکات و عەقد و سەقەفاتی ژێربەژێر بوون نەیانتوانیوە بەرژەوەندێ باڵاکانی میلەتەکەمان جێبەجێ کرد ئایدی خەڵک بۆ ناڕازیە بڕۆ ناو شەقام بڕۆ سەرجادە بڕۆ ناو کۆڵانەکان بڕۆ ناو حەشیمەتی خەڵک بە ئام ناڕازیە من بۆیە داواکەم من خۆم کاندید کردووە دەرفەت بە ناڕازیەکانی خەڵک بدەم دەرفەت بدەم بەوانەی کە لە ڕابردوو لە پارتی وێشێتی ناڕازین فەرموو ئێمە وجودمان هەیە بەدڵنیاییەوە لەوان باشترەکەین هەرنا لەبەر وجودی خۆمان وەکو ئەڵێ چەند خاڵێک لە پێش ئەوانەوە بین هەرنا لەبەر بەرژەوەندی خۆمان ینی بۆی بە خەڵک بڵێن ئێمە لەوان باشترین دەبێت لە ڕووی عملیەوە کردارمان هەبێ بۆی جێبەجێ ئەو کردارانە بەڕاستی پێویستمان بە دەنجی خەڵکە با خەڵکی کوردستان با خەڵکی کەرکووک فێر بن لایەنێک خزمەتیان ناکە بیگۆڕن ئەم عەقیدەی حزبیە تێک بشکێنن حزبایەتی وەسیلەیەکە بۆ خزمەتکردنی خەڵک من لەم حیزبە کارەکەم سبەینی ئەم حیزبە لە بەرژەوەندی میلەتەکەم و خەڵکەکەم نەبوو لە ناوی نابم خزمەتی پێ ناکەم خەڵکی کەرکووک پێویستیان بە خەڵکانێکە خاچیانە خزمەتیان بکەن نەک ئەندام پەرلەمانێکە دوای دەرچوونی تا 4 ساڵی تر وە دەزانێ خولی وەرزشیە 4 ساڵ جارێک کاسی عالەمە 4 ساڵێک جارێک دێنەوە ناو خەڵکو و نمایشەکەن و وعد و عودی زۆر نامەسئولانە و نابەرپرسانە دەدەن کۆمەڵێک درۆخ خۆڵ لە چاو خەڵکەکەن بەداخەوە دەبێ خەڵکی کەرکووک تۆڵەی ڕابردوو لەو کاندیدانە بکاتەوە و دەبێت بە توندی سزایان بدا و دەنجیان پێ نەدات بەڕاستی بابەتێکی گرنگ و گەورە دوورژان لە ڕاستی عێراق وەکو دەوڵەتێک بۆتە ساحەیەک بۆ ساختکردنەوەی ململانی تورکیا ئێران وڵاتانی عەرەبی ئەوروپا و ئەمریکاش ئەمە بەداخەوە جۆرێک لە بێسیادەیی بۆ دەوڵەتی عێراق دروست کردووە کوردستانیش لە زومنی ئەم دەوڵەتە بەدەرنیە لەم دەستێوەردانانە ببینین ینی دەوڵەتی ئێران بە ئەنواع وەسایل دەستێوەردان لە عێراقەکە کە ئەمە کارێکی باش نییە و تورکیا زۆر لە ئێران خراپتر و تورکیا بەڕاستی زۆر شۆڤێنیانە تحمل لەگەڵ عێراق و بە تایبەتیش کوردستانەکە ئێمە دەزانین دەوڵەتی تورک سەرڕای داگیرکاریەکەی پلانی زۆر ترسناک و زۆر دڕندانەی بەرامبەر نەتەوەی کورد بە تایبەتی هەیە و دەست درێژیەکانیشی شایەدی ڕاستی ئەم قسانەی ئێمن من پێم وایە ئاسان نییە لەم خولەیدا دێ و لە خولەکانی داهاتوش دەستی وڵاتانی ئەقلیمی و نێودەوڵەتی لە عێراق ببردرێ لەبەرەوەی بەشێک لە پێکهاتەکان عمقی استراتیجی خۆیان لەم وڵاتانە بینن بیرمان نەچێت لە عێراقا شیعە بەش پێکهاتەی شیعە عمقی استراتیجی خۆی لە ئێران هەبینێت لەبەرەوە هەمیشە ڕێگا خۆشەکەن بۆ دەستێوەردانی ئێران و بیرمان نەچێت تورکمانەکان هەر نایشارنەوە خۆیان بە بەشێک لە تورکیازان و بەڕاستی زۆر نابەرپرسانە تەعامل لەگەڵ ئەم کەیساکەن و تەنانەت هەوڵەدەن لە بچووکترین پرزدا تورکیا بێنە ناو قەزیەکەوە کەواتە عمقی استراتیجی تورکمانیش تورکیایە تەنها کورد لەم بینە و سونەکانیش عمقێکی استراتیجی خۆیان هەیە وڵاتانی خەلیجی وڵاتانی ناوچەکە پشگیریانەکەن ئەوەش بابەتێکە تەنها کورد لە ناو عێراقا عمقی استراتیجی ئێمە پێمان وایە عمقی استراتیجی کورد ملەتەکە و خاکەکە و نیشتمانەکەی خۆیەتی ئەمە وڵاتانی دەوروبەر هەمویان دژی ئێمن دژی بەرژەوەندەکانی ئێمن خۆیانیش نیان شاردۆتەوە ئەوان دژی هەر هەنگاوێکن کە لە مەسلحەتی کووردا بێ من پێم وایە لە پەرلەمانی داهاتوو لە خولی داهاتوو کە خولی پێنجەمەکات چارەسەری هەموو کێشانە ناکرێت و من پێم وایە هەتاکو ئەم پێکهاتانە نەگەڕێنەوە بۆ عەقڵ و منتەق و ئەحساسی نیشتیمانی وڵاتەکەی خۆیان لا پیرۆز نەبێ عێراق هەر ساحەیەکە بێ بۆ یەکلاییکردنەوەی ململانی وڵاتانی ئیقلیمی ئەوە پێم وایە دەبێت پەرلەمانی عێراق هەنگاو بنێ بۆ ئەوەی یاسایەک دەربکە کە نابێ هیچ حزبێکی سیاسی عیلاقاتی خارجی بەدەست بگرێ و بکرێ بە
پرۆژە و کەیسێک وە لە دەستی وەزارەتی خارجیا بێ. من پێم وایە دەبێ یاسایەک دەربکرێ حتا بۆ پێکهاتەکانیش هەوڵ بدرێ ڕێگا لەوە بگیرێ حزبێکی سیاسی ئۆفیسی لە ئەنقەرە و لە تاران هەبێ کە ئەمە لە ڕووی یاساوە ئەکرێ بە یاسا ڕێک بخرێتەوە ناکرێ مەسەلەن حزبێک بۆ نمونە ناوبێنین جەبهەی تورکمانی ملیشیا دروستکە بە ئاشکرا بڵێ ئێمە لە وەزارەتی بەرگری وەزارەتی ناوخۆی تورکیاوە تەمویلەکرێن کە لە دنیای شتیوان نییە. ئەمە کارێکە دەستێوەردانێکی زۆر زەق و ئاشکرایە و دەبێت بە یاسا ڕێی لێ بگیرێت. هەوڵ بدرێ ژیان بۆ پێکهاتەکان فراهم بکرێ، خۆشگوزەرانیان بۆ فراهم بکرێ و هیچ پێکهاتەیە فەرز نەبێ بەسەر پێکهاتێکی ترە بۆی پەنا بۆ شتی دەرەوە نەبا عمقی استراتیژی خۆی لە نیشتیمانەکەی خۆیان ببینێ. لەبەرەوە بەڕاستی ئەم بابەتە بابەتێکی زۆر دوورقوولە و بارگراوندی هەیە و تا حدێکیش بارگراوی کراوە بە سیاست و لە عێراق دەیەوێت کاتی دەوێت تا ئەم قۆناغە تێپەڕێنێت تا ببێ بە وڵاتێک کە من پێم وایە ئاسان نییە ببێ بە نیشتیمانی هەموو پێکاتەکان چونکە هەمیشە نەتەوەی سەردەست کە لە عێراق عەرەب بووە بڕوای بە مافی پێکاتەکان و بەرامبەرەکانیان نەبووە وەکو پێویست کە وابێ هەر جارێک پێکاتەیە کە خۆی بە مەخدور بزانێ هەست بە غوبن بکە پەنا بۆ شتی تریشە بە بەڵام ئەمە دەبێت تێپەڕێندرێ ئەگەر قەرارە وڵاتی عێراق وڵات بێ نیشتیمان بێ دەبێت بۆ هەموو پێکاتەکان ئەو بەهەشتە بێ کە دەیخوازن نابێ بۆ هەندێک بەهەشت بێ بۆ هەندێک جەهەنەم بێ. لەبەرەوە ئەم بابەتە پرسێکی گەورە و گرانە پەیوەندی بە سیاسەتی حزبەکانەوە هەیە پەیوەندی بە وڵاتانی ئەقلیمیەوە هەیە پەیوەندی بە خودی ئەمریکا و ئەوروپاوە هەیە پەیوەندی بە تاکی سیاسیەکانەوە هەیە و دەبێت لە عێراقا ڕێگە نەدرێ سیاسیەکان یاری بە مەشاعری خەڵک بکەن یاری بە قوت و دەسەڵات و بە پارەی خەڵکەوە بکەن و ڕێ نەدرێ بەڕاستی حزبە سیاسیەکان بە کەیفی خۆیان یعنی علاقات بکەن لە نێودەوڵەتی و علاقات بکەن لەگەڵ وەزارەت و بە تایبەتیش ئەجیزا مخابراتیەکان. لەبەرەوە نابێت لە عێراقا دەبێت هەوڵ بدرێ یەک سوپا هەبێ و نابێ هێز و چەکداری غەیر قانونی هەبێ ئەمانە هەمووی حساباتی وردیان هەیە دەبێت کاری بۆ بکرێ. من پێم وایە ئەمە کاتی زۆری دەبێت و تەسحی پێکاتەکانی دەوێت و دەبێت بەڕاستی هەموو لایەک هەست بەوە بکەن کام وڵاتە نیشتیمانی هەمووانە. ناسیۆنالیزم نەعیبە نەشەرمە و شانازی بە ناسیۆنالیزمی خۆمانەوەکەین ئێمەش وەکو نەتەوەیە کە لەسەر ئەم گۆی زەویە دەژێت هەر وەک چۆن تورک شانازی بە ناسیۆنالیزمی خۆیەوەکە ئێران دەیکا فارس دەیکا عەجەم دەیکا دنیا دەیکا. ئێمە لەگەڵ ئێمە ملەتێکین هەر سروشتیەن شۆڤێنی نین و دەمارگیر نین ملەتێکین بە درێژایی تاریخ ئێمە لەگەڵ تەسامح و لەگەڵ پێکەوە ژیان و لەگەڵ ئەوە بووینە. لەبەرەوە ئەم بابەتە تێکەڵ نەکەین بە بابەتی تر بەداخەوە دەسەڵاتی کوردی نەیتوانیوە ناسیۆنالیزمیش بێت ئەمە زۆر ڕاستە ئەگەر ئەوان ناسیۆنالیزمێکی سەردەمیانە و مۆدرێن بوونایە ئێستا شەهامەت و ئەوەی کە پێوترێ مۆراڵی نیشتیمانیمان بەقەوەتە بوو